من ئامانج ئەبوبەکر کارمەندی زانکۆی سلێمانیم. دیارە بۆ زیاتر لە 10 ڕۆژە ئێمە بەگشتی دیارە ئەتوانم بڵم 6 مانگە ئێمە بایکۆتمان هەر هەیە، بەڵام بەگشتی 10 ڕۆژە ئێمە نەچووینە ناو هۆڵ و ژوورەکانی خۆمانەوە. بایکۆتمان کردو و ناڕزایەتی دەرەبڕین و هاتوینەتە دەرەوەی زانکۆ. ئەتوانم بڵم دەرگاکان داخراوە لەبەرچی لەبەرەوەی تەنانەت لە خوێندکار و لە مامۆستا و لە فەرمانبەر ناچنەوە ژوورەوە. دیارە تا ئێستا بەداخەوە هیچ بەرپرسێک نەهاتوە بەدەنگمانەوە. ئەوە ئێمەی نیگەرانتر کردووە، بۆیە ئەستورتر ئەبین بۆ زیاتر پێداگری لەسەر داوا و مافەکانی خۆمان. گرنتیەک نییە موچەکە لە کاتی خۆیان بدرێت، چکم چەند مانگەوتەوە ئەڵێ حکوومەت ڕۆژێک دیاری کاڵێ ئەو لەو ڕۆژایە موچە ئەدرێ، بەڵام سیرەکەی 12 ڕۆژ دوایە خا 15 ڕۆژ دوایە خا نەخێوای لێکە کە هەر نایدا. یعنی ئەگەر ئێمە گردبوونەوەمان نەکردا و ناڕزایمان نەکردا لە 100 موچەی مانگی سێمان فەوتا بوو، بەڵام لە ژێر فشاردا ئەوانە پێداین. من لە 1994ەوە 1994 ئەلێرە خزمەت دەکەم. باشە پۆستی ئیداریشم هەبووە، ئێستا بەڕێوەبەری ژمێریاری پێشکەوتوم. باشە خزمەت دەکەم بەردەوام دێین ئەڕۆین. چەندین سەرۆک زانکۆیمان بینیوە کە هاتوون و ڕۆشتون، ئازارە چەژین بۆەوەی کە زانکۆکەمان ئاوای لێدێ. بەڵام ئەمەی کە ئەمڕۆ نەک ئەمڕۆ لەو قەیرانانەوە کە گوایە خەیرانی داراییە و موچە نادرێ و نازانم چیە کێشە هەیە، ئەمانە لەو کاتانەوە کە بایکۆت هەیە و گیرروگرفت هەیە نەمدیوە، ینی گەشتوونە سەر ئێسقان، یعنی بەڕاستی زۆر ئازارە چێژین، زۆر ناڕەحەت دەبین، ینی خەت نەگەشتونە و ئاستەی کە تا ئێستا ئەوەنە ڕەزیل کرابین، ئەوەنە کێشەمان بۆ دروست کراوە، ئەوەنە ناڕەحەتیمان بۆ دروست کراوە. یعنی تۆ سەیرەکەی موچەکەت کە لاداتێ بژەی و ڕۆژانەتە کە هیچت پێ نییە، ئەچیتە بازاڕەوە چییە کڕی بۆی ماڵ و مناڵت. ناکرێت کارمەندانی دەوڵەت باز لەوە بکەن کە من بژەویەکەم وایە و نیمە، یعنی با نەگەینە سەر ئەوە. بۆ لێکردوین ئەوەنە باسی کڕوزانەوە بکەین، بۆ وان لێکردوین. تۆ پارەکە بەدەستەوەی ئەمڕۆ حکومڕانی پارە بەدەستەوەی بۆ نایدەی کە مافیەکی یاساییە، دڵنیاشین کە پێێتە و نایدەی ئەو خەڵقە قبوڵی ناکایتر جام پڕ بۆ لێ ێڕژێ.